ئەی گەنجی بەڕێز کاتێک کۆمنت بۆ پەیجێک یان بۆ کەسێکە نووسی تکایە بە وردیەوە کۆمنتەکەت بنووسە. ڕەنگە ئەو کۆمنتەی تۆ ببێتە هۆی عەزیێتدانی بەرامبەرەکەت بەڵام هەستی پێ ناکەیت. زۆر جار خۆت ئەڵێیت ئەمە ئینتەرنێتە ئەمە موبایلە ڕەنگە بەرامبەرەکەم عەزیێت نەکێشێ، بەڵام باوەڕکەن هەنێجار کۆمنتێک وەکو وایە قسەیەکی ڕوبەڕووی ناخۆشە پێ بڵێن. تکایە دڵی کەس ئازار مەیە بە کۆمنت. گەنجی بەڕێز ئەو گەنجەیە کە قەت لە کۆمنتێکی شا قسەی ناشرین بە کەس ناڵێت، ناچێت سوکایەتی بۆ پۆستەکات، ناچێت قسەی ناشرین بەو کەسە بڵێ کە پۆستەکەی کردووە. ئەگەر بەدڵی نەبوو ڕاستەوخۆ پۆستەکە بەجێ ئێڵێت و هیچ پەیامێکی ناشرین لە دوای خۆیان بەجێ نایڵێت. هەر قسەیەکەیکەیت وەکو وایە عەترێکە ڕشتە بێت. جا ئیتر ئەگەر بۆنێکی ناخۆشە یاخود بۆنێکی خۆش ئەوە لەسەر خۆت بە. شخصیاتی تۆ لەو کۆمنتەیە کە دەریەخیت. ئەی گەنجی بەڕێز کاتێک کە کچێک کۆمنت دەنووسێ یەکسەر مەچۆرە سەر دایرێکتەکە. بزانە ڕێز و حرمەتی تۆ زۆر ئەشکێ بەوەی کە ڕاستەوخۆ نامی بۆ ئەنێنی. تکایە بە ئاگامان لە خۆمان بێت و شخصیاتمان بپارێزی. تۆ گەنجێکی بەڕێزی لە خۆت کەم مەکە.